بینەرانی بەڕێز بە بەرنامەیەکی دیکەی کرێکارەوە لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات تیڤیەوە میوانی ماڵەکانتانی. یەکێک لە کێشە بێ ئەژمارەکانی کرێکاران لە کوردستانی ڕۆژهەڵات بەجێهێشتنی ماڵ و حاڵ و گوزەرانی خۆیانە و ڕووکردن لە وڵاتەکانی دراوسێ بە مەبەستی کارکردنە. کرێکارانی کۆچبەر بەهۆی نەبوونی کار لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە ڕووەکەنە وڵاتانی دراوسێ و هەروەها بە تایبەت هەرێمی کوردستان. تەوەری ئەم جارێ بەرنامەکەمان تەرخان کردووە بۆ لێکۆڵینەوە و باسکردن لەسەر کرێکارانی کۆچبەر. پاش هەواڵە کرێکاریەکان بۆ درێژەی باسەکەمان دێمەوڵاتە. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی دەرکراوی ڕێکخراوی ترمیناڵەکان. کرێکارانی پاراستنی ترمیناڵی تاران کۆبوونەوەی ناڕەزایەتیان ساز کرد. بە پێی هەواڵەکان سەر لە بەیانی ئەمڕۆ چوارشەممە ڕێکەوتی 22 گەلاوێژ 150 کرێکاری پاراستنی ترمیناڵەکانی غەرب جنوب و بەیهەقی لە شاری تاران لە ناڕەزایەتی بە دەرکردنی ژمارەیەک لە کرێکاران و نیگابانەکانی ئەو ڕێکخراوەیە لە بەرامبەر بینەی شارەداری و شۆرای شاری تاران کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. یەکێک لە کرێکارانی ناڕازی لەم بارەیەوە دەڵێت 150 کەس لە کرێکارانی ترمیناڵی تاران کە هەر یەکێکیان 15 تا 23 ساڵ پیشینەی کاریان هەیە ماوەیەک لەمەوبەر لەگەڵ شارەداری ڕێکەوتنامەیان هەبووە کە بەهۆی هەڕەشەی خاوەنکار ناچار کراون گرێبەستی کاتی لەگەڵ پەیمانکارەکان ببەستن. هەروەها ئەو کرێکارە لە درێژەی قسەکانیدا ڕایگەیاند کە خاوەنکار و توویە ئەگەر لەگەڵ پەیمانکار بەڕێکەوتن نەگەن لەسەر کارەکانیان دەردەکرێن و ئێستاکەش کاتێک کە چاوەڕێی کارپێدان لەلایەن پەیمانکارەوە بووین 150 کەسمان لەسەر کار دەرکراین. نزیک بە 2000 کرێکاری ئافای خوزستان 2 مانگە هەغدەستیان پێ نەدراوە. دواکەوتنی هەغدەستی کرێکارانی ئافای گوندەکان ڕوتی خزمەتگوزاریەکان بە گوندە دوورکەوتووەکانی خوزستانی خاو کردوێتەوە. کرێکاران بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لە شارەکانی ئیزە و مەشتە سلێمان کۆبوونەوەی ناڕەزاییان ڕێخستووە. بە پێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان یەکێک لە کرێکارانی کۆمپانیای ئاوەڕۆی گوندەکانی خوزستان ڕایگەیاندووە. فتر لە 2 مانگە هەغدەستی 1850 کرێکاری فەرمی و گرێبەستی ئەو کۆمپانیایە نەدراوە. ئەو کرێکارە وتوویە کرێکارانی کۆمپانیای ئاوەڕۆی گوندەکانی خوزستان کە دابینکەری ئاوی خواردنەوەی دانیشتوانی 4015 گوندی دوورکەوتوو هەروەها 140 دامەزراوەی بچووک و گەورە لە ئاستی پارێزگای خوزستاندایە و هەموو مانگێک هەغدەستەکانیان دوا دەکەوێت، بەڵام لە مانگەکانی جۆزەردان و پوشبەر هیچیان پێ نەدراوە. ئەمەش لە حاڵێکدایە کە کرێکارانی ئەو کۆمپانیایە هەر یەکە و پێشینەی کاری 4 بۆ 15 ساڵیان هەیە. ئەو کرێکارە وتیشی بودجەی کۆمپانیای ئاوەڕۆی گوندەکانی خوزستان لە سەرەتای ئەمساڵەوە لە شێوەی ناوەندی بۆ ئوستانی گۆڕدراوە، هەر بۆیە ئەو کۆمپانیایە لە دابینکردنی تێچووەکانی خۆی تووشی کێشە هاتووە. جێگەی ئاماژەیە کرێکارانی کۆمپانیای ئاوەڕۆی گوندەکانی خوزستان بە پێی سەردەمانی پێشووتر دەبێت ساڵانە 150,000 تمەن لە خاوەنکار بۆ کڕینی جلیکار وەربگرن، بەڵام چەند ساڵە کە ئەو بڕەپوڵەیان پێیان نادرێت. گیان لە دەستانی شارومەندێک لە شاری شنۆ. شارومەندێکی وەرزێری کورد لە شاری شنۆ لە کاتی کارکردن لە مەزراکەی خۆیدا تووشی ڕووداوی کار دەبێت و گیانی لەدەست دەدات. بە پێی هەواڵی گەیشت و باسۆی ڕۆژهەڵات شەوی یەکشەممە 19 گەلاوێژ ڕەحمان فەتاحی کوڕی کەریم دانیشتی گوندی فەوجەی سەر بە شاری شنۆ لە کاتی کارکردن لە مەزراکەی خۆی دەکەوێتە ناو بیرێک و بۆ هۆیەوە گیانی لەدەست دەدات. جێگەی ئاماژەیە بەهۆی وشکە ساڵی و کەم ئاویەوە وەرزێران و باخەوانان لە کوردستان و ئێران بە گشتی ناچارن بە شەودا ئاودێری زەوی و زارەکانیان بکەن. ماندووی و نەبوونی کەرەستەی پێویستی ڕووناکی ڕووداوی لەو چەشنەی لێ دەکەوێتەوە. لە ساڵی 93 هیچ کرێکارێک لە ئێران بیمە نەکراوە. هیچ کرێکارێکی بیناسازی لە ئێران لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بیمە نەکراوە. بە پێی هەواڵی هەواڵنێریە نێوخۆیەکان ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی ڕایگەیاندووە بەهۆی دابین نەکردنی سەرچاوە ماڵیەکانی لە ئەم ساڵدا هیچ کرێکارێکی بیناسازی لە گشتی ئێراندا بیمە نەکراوە. سەرۆکی کانونی ئەنجومەنی سنفی کرێکارانی بیناسازی ئێران لەم بارەیەوە وتی کەم تەرخەمی و کەمکاری نوێنەرانی مەجلس هۆکاری سەرەکیە بۆ بیمەنەکردنی کرێکارانی بیناسازی لەم ساڵەدا. ئەکبەر شەوکەت وتی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی بەهۆی دابین نەکردنی سەرچاوە ماڵیەکانی هیچ کرێکارێکی بیناسازی لە ئەمساڵدا بیمە نەکردووە و ئەمەش لە حاڵێکدایە کە نزیک بە 800 کرێکاری بیناسازی لە ساڵەکانی ڕابردوو بیمە نەکراون. ناوبراو لە درێژەدا دەڵێت
سەرچاوە ماڵیەکانی ڕێکخراوی دابینکردنی کۆمەڵایەتی بەهۆی لێکۆڵینەوەی گۆڕینی یاسای بیمەی کرێکارانی بیناسازی لە مەجلیس دابین نەکراوە. گۆڕینی ئەو یاسایە بۆ ماوەی چەند مانگ لە کۆمیسیۆنی جۆراوجۆری مەجلس لێکۆڵینەوەی لەسەر کراوە، بەڵام نوێنەرانی مەجلس هێشتا هەڵوێستێکی ئەوتۆیان لەو بارەوە ئەنجام نەداوە. ئەو چالاکە کرێکاریە ڕاشیگەیاند. نوێنەرانی ئەم بەشە کەم تەرخەم بوون، هەر بۆیە 1 ملیۆن کرێکار کە بیمە نەکراون و بە دەربڕینێکی دیکە لە پشتەوەی هێڵدان لە مافی بیمە بێبەشن. کرێکارانی بەنداوی بنێر لە دۆخێکی نالەباردا بەسەر دەبن. نزیک بە 450 کرێکاری بەنداوی بنێر لە مەترسی لە سەرکار دەرکردندان بەپێی هەواڵی کمیتەی هاوئاهەنگی بۆ یارمەتیدان بە پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان. خاوەنکاری پرۆژەی بەنداوی بنێر هەڵکەوتوو لە 5 کیلومتری ئاوایی نگەڵی سەر بە شاری مەریوان لە دەستپێکی چالاکیەکانی ئەو پرۆژەیە هەڵدەستی کرێکارانی خۆی بە بیانوگەلێکی جۆراوجۆر بە تەواوەتی پێیان نادات و زۆر جار بۆ ماوەی چەند مانگ هەڵدەستەکانیان وەدووە دەخات. بەپێی ئەو هەواڵە خاوەنکاری پرۆژەی بەنداوی بنێر لە ڕێکەوتی 18 گەلاوێژەوە بە بیانووی کێشەی ماڵی بە کرێکارانی خۆی ڕاگەیاندوە کە دەبێت بڕۆن بۆ مەرخەسی زۆرەملی، ئەویش بە وەرگرتنی نیوەی هەڵدەستەکانیان و ئەو کارگەیەی داخستووە. ئەو هەڵوێستە کاردانەوەی توندی کرێکارانی بەدواوە بۆ کرێکاران بە کۆبوونەوە لە شوێنی کارەکانیان خۆزیاری گەڕانەوە بۆ سەر کارەکانیان بوو. جێگەی ئاماژەیە کرێکارانی بەنداوی بنێر لە ماوەی ئەم ساڵدا چەند جار بە نیشانەی ناڕزایەتی دەربڕین بە نەدانی هەڵدەست و مافەکانی دیکەیان مانیان گرتووە، بەڵام هەموو جارێک خاوەنکار بەدانی بەشێکی کەم لە هەڵدەستەکانیان و بەڵێنی درۆ کرێکارانی گەڕاندوێتەوە بۆ سەر کارەکانیان. بڵاوبوونەوەی گازی مێتان لە کانگای شادسەر 5 کرێکاری کردە قوربانی. بەهۆی بڵاوبوونەوەی گازی مێتان لە کانگای شادسەر هەڵکەوتوو لە شارۆچکەی کیاسەری پارێزگای مازەندەران 2 کرێکار گیانی لەدەستدا و 3 کرێکاری دیکەش ژەهراوی بوون. بەپێی هەواڵەکان ڕۆژی شەممە 18 خاکەلێوە کاتژمێر 10:45 خولەکی بەیانی بڵاوبوونەوەی گازی مێتان لە یەکێک لە تونێلەکانی کانگای شادسەر بوو بەهۆی گیان لەدەستدانی 2 کرێکار و 3 کرێکاری دیکەش کە بەو هۆیەوە ژەهراوی ببوون بۆ چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکران. ناوی ئەو 3 کرێکاری کە بەهۆی بڵاوبوونەوەی گازی مێتان لە کانگای شادسەر ژەهراوی بوون بریتیە لە ڕەزا قاسمی، جعفەر سیاوەشی و قاسم جعفەری. نەبوونی کەرەستەی ئیمەنی پێویست لە کانگا و شوێنەکانی دیکەی لەو چەشنە کە دەڕۆنە ڕیزی کارە زیانبار و مەترسیدارەکانەوە ساڵانە ڕێژەیەکی بەرچاو لە کرێکارانی بێتاوانی ئێران و کوردستان دەکاتە قوربانی کەم تەرخەمی بەرپرسان و خاوەنکاران. کۆبوونەوەی ناڕزایی 800 کرێکاری نەساجی کاشان. کرێکارانی نەساجی کاشان بۆ دەستەبەڕکردنی خواستەکانیان کمیتەیەکی 6 کەسیان پێکێنا. بەپێی هەواڵەکان موحسین ڕەمەزانی یەکێک لە نوێنەرانی ئەو کرێکارانە ڕێگەیاندووە لە گردبوونەوەی ناڕزاییەکە بە بەشداری کرێکاران و ژمارەیەک لە ئەندامانی بنەماڵەی کرێکارانێک کە چەکی پۆلی وەرنەگیراوی ساڵی 1380یان بەدەستەوە بوو بەڕێوە چوو. بریاردرا کە بە پێکێنانی کمیتەیەکی 6 کەسی بۆ دەستبەسەرکردنی خواستەکانیان هەوڵەکانیان خێراتر بکەن. موحسین ڕەمەزانی لەمەڕ شێوەی کارکردی ئەو کمیتەیە وتی تە لە پێکاتەیەکی تعاونی بە شێوەی 15 بۆ 20 ڕۆژ و راپۆرتی خۆی لەوێ کە بە دوواداچوونی بۆ کردووە لە شوێنێک بە ئامادەیی هێزەکانی ئینتیزامی پارێزگا و سەرجەم کرێکاران ڕادەگەیەنێت. نوێنەری کرێکارانی نەساجی کاشان لە درێژەدا وتی ئاجندەی کمیتەکە بە دوواداچوون بۆ حەقدەست و مافەکانی کرێکاران و ڕوونکردنەوەی دۆخی زەویەکانی دەست بەسەر ڕاگیرا و بەهۆی قەرزاری کارخانە بە شۆرەی دابینی کۆمەڵایەتی و بە دوواداچوون بۆ دوایین بڕیاری شۆرەی دابینکردنی کۆمەڵایەتی پارێزگا سەبارەت بە دابەشکردنی 60% داهاتی فرۆشی زەویەکەیان بۆ دابینکردنی کۆمەڵایەتی و 40% بۆ کرێکاران لە پێناو حەقدەست و مافەوە دواکەوتووەکانیان. کرێکارانی پۆڵای زاگرۆز لە بەردەم مەجلس کۆبوونەوەی ناڕزایەتیان سازدا. لە درێژەی کۆبوونەوەکانی کرێکارانی پۆڵای زاگرۆز ئەم کرێکارانە بۆ بەرزکردنەوەی داخوازیەکانیان چوونە بەردەم بینای مەجلس لە تاران. سەر لە بەیانی ڕۆژەی شەممە 18 گەلاوێژ نزیک بە 100 کەس لە کرێکارانی شرکەتی تواندنەوەی پۆڵای زاگرۆسی کوردستان بۆ جارێکی دیکەش لە تاران لە بەردەم مەجلس دەستیاندایە کۆبوونەوەی ناڕزایەتی. وەک سەرچاوەکانی هەواڵ باسییان کردووە هۆکاری گردبوونەوەی ئەم کرێکارانە ناڕزایەتی دەربڕین بووە بە دەرکردنی 35 کەس لە هاوکارەکانیان و ئەم شەپۆلی دەرکردنەش بە مەترسیەک بۆ دەرکردنی باقی کرێکارانی ئەو شرکەتە دەزانن. یەکێک لە کرێکارانی بەشداربوو لەم کۆبوونەوەیە باز لەوە دەکات پاشەوەی داخوازیەکانمان هیچ ئاکامێکی نەبوو لەلایەن وەزارەتی تەعاون کار و خۆشبژێوی کۆمەڵایەتی
کرێکاران بە شێوەی خۆڕست بەرەو بینای مەجلس وەڕێکەوتن تاکو داواکاری و داخوازیەکانیان بگەێنە مەجلس. وەگەم کرێکارە باسی دەکات ئەوان بێئاگا بوون لەوەی کە مەجلس لە ئێستاکەدا لە پشووی هاوی نەدایە. بینەرانی بەڕێز هەر بۆ شێوەیە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد تەوەری ئەم جارەی بەرنامەی کرێکارمان تەرخان کردووە بۆ باسکردن لەسەر دۆخ و حاڵ و گوزەرانی کرێکارانی کۆچبەر بەتایبەت لە هەرێمی کوردستان. هەر بەم بوونەوە میوانداریەتی بەڕێز نیما بەنی بەشەر ئەندامی دەستەی بەڕێوەبەڕی ڕێکخراوی ڕۆشنبیری کرێکارانی کۆچبەرمان کردووە. هاوڕێی نیما زۆر بەخێر بیت. زۆر سپاسیەوەکەم هەروە سپاسی بینەرانی خۆشویستی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتی یەکەم. زۆر سپاس هاوڕێ نیما. هاوڕێ نیما سەرەتاسن پێناسەی کرێکاری کۆچبەرمان بۆ باسکە کرێکاری کۆچبەر بە چه کەسێک دەڵێن؟ بڵێ کرێکاری کۆچبەر لە ئەسڵاحی عمومیەتیە تانین بڵێن بە کرێکارێک وترێت کە بۆ دابینکردنی بەژووی ژیانی خۆیەوە یان بنەماڵەکەی وڵاتی ئەوڵی خۆی بەجێ دەڵێت و ڕوەک هات بە وڵاتی سانیوی کە ئەتوانێت وڵاتی دەراوسێ بێ یان وڵاتی دوورتر لەوە بێتمانە. بەڵام مهمەکە ئەوەیە بۆ بەدەستێنانی بەژووی ژیانەکەی خۆی و خانوادەکەی ڕوو بۆ وڵاتان ناکات. ئەمە پێوترێت کرێکاری کۆچبەر. هاوڕێ نیما چە هۆکارگەرێک بوونی هەیە کە کرێکاران لە کوردستانی ڕۆژهەڵات ناچار دەکات ماڵ و حاڵ و گوزەرانی خۆیان و شار و شوێنی نیشتەجێ بوونی خۆیان جێبێڵن و ڕووکەنە وڵاتانی دراوسێ و بە تایبەت هەرێمی کوردستان بەم بەستی کارکردن. ئەڵێن چونە ئێمە لە پێشم شتێ پێناسەی کرێکارانی کۆچبەرکە کردمان پێناسەیەکی کوردمان کرد لەسەر کرێکاری کۆچبەر بە کێ وترێت. ئەم پێناسەیە کە ئەوێتە هۆکاری ئەوەی کە کرێکاری کۆچبەر بوجود بێت لە هەموو شوێنی دنیا بە شێوازێکی بینوری لە هەموو شوێنی دنیا موجودە. ئەم پێناسەیە یعنی شەڕ ئەتانێ عامڵێکی ئەسلی بێ بۆەوە مەحاسرەی اقتصادیەتانێ هۆکارێکی تر بێت بۆ ئەو شتەوە کە کرێکاری کۆچبەر بێتمەنە. بارودۆخی قێرانی سیاسی لە وڵاتەتانی هۆکارێک تر بێت. هۆکارەکان فراوانن نسبەوە بەڵام بەنسبەت بە کوردستان هۆکارگەرێکیش موجودە. کوردستان وڵاتی غەنیە پڕێ لە ئیمکانات بۆ ئەوکە بتوانێت کەس بتوان بژووی ژیان خۆی دابین کات بەڵام جۆزی محرومترین ئەو ستانگە لەسەر یا ئەو ناوچە نەسەر کە لە ئێرانە لە هەموو شتێ محروم بووە. ئەگە ئێمە سەرنجمان دەستمان لە کوردستانی ڕۆژهەڵات هەموو پارێزگاکان لە هەموو پارێزگاکان تابینە ئەو سێ چوار پارێزگای کە لە کوردستان لە ئێرانە موجودە پارێزگای کوردنشینە. بە پێ ئامارێکی خودی جمهوری ئیسلامی هەیەی ناوچە کوردنشینەکان بە تایبەتی پارێزگای ئیلام لە ڕادی یەکەمە، پارێزگای کوردستان ڕادی سێمە، جۆزی بێکارترین پارێزگاکانی ئێرانە. کرێکاری کورد کە کاتێک بۆ بژووی ژیانی ناچارەوێتمانە لە ناوچەی مکریان برسرەکە سێرەکەیت ئەبینی بۆ بژووی ژیانی بە کۆمەڵ کۆچەکەن بەرە کوردپەسخانەکان. شایەتی سەختی ژیان وایەنەکە حتا تەنانەت ناڵەکانشان ناچارەکات لەو شایەتی سەختەوە وادار بە کارکردن بن. کە ڕەنگە ئەم قسەیە کە ئەوترتمانە شاید بم لە ئێبتدایترین حقوقگەر ئەوڵی خۆیان ئێبتدایین حقوقەکانی خۆیان بێبەشن. لە خوارەوەی کوردستان کە دەسەسیان نییە بە کوردپەسخانەکانەوە زۆرتریان پەناوەن بە شارە گۆرەکان وەکو تاران ئیسفاهان و تۆرێز و چوزانم بەرە خوارە شۆکەچی بەرۆ لای ئەحوازە ڕۆیتمانە زۆربیان پەناو بەوە ناون بۆ بژووی ژیانی خۆیان لە کارگەر فەسڵی یا وەرزیەوە کەڵکوورەکەن کە زۆربەیشیان لە شمولی کرێکارانی بیناسازیەوە نەوانەکە لە کرێکارانی ساختمانسازی لێنەگەر کارەکەن. ئەمە بەشێک لە مۆزوعەکە. ئێستا دەو حاڵەتی کە ئێوە تەسەووری کەن وەزەتی سیاسی ئێران تووشی تەحوڵاتی بووە مەحەسرەی اقتصادی کراوە. جۆزی خشی ئاسیبپەزی لە ناو جامعە خودی تەبەقەی کرێکارە. لە ناو خودی تەبەقەی کرێکارە محرومترین تەبەقەی کە ئەتوانین ببێژین لە ناو خودی تەبەقەی کرێکارەکە موجودە ئەم وستانانەسە کە من باسم کرد.
کە کار لە ئێرانە نەبوو کارگەرێک کە لەو پارێزگانە نیشتە جێ بڵێ کە کار لەو شوێنانە نەبوو کاری کورد ناچارێت پەنا بە وڵاتی دووەم بێنێت تەنها وڵاتی دراوسێژی لایە حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەوان بۆ بەدەستێنانی ئەمراری معاشە بژووی ژیانیان پەنا دێرن بە ناو هەرێمی کوردستانەوە ئێستا چە بە شێوازی یاسایی بەجیا چە بە شێوازی غێر یاسایی بتمانە پەنا دێرن بۆ ئەم دیۆ هەرێمەوە. بڵێ هەوڕنیما پرسیارەکان تەخەسوسی ترەکەمەوە. بڵێ ئێوە وەک ئەندامی ڕێکخراوی ڕۆشنبیری کرێکارانی کۆچبەر کە یەکێک لە ئەندامانی دەستێ بەڕێوەبەرن کە خۆتان شاید حاڵی وەز و حاڵی کرێکارانی کۆچبەرن لە هەرێمی کوردستان چه کێشە و گرفتێک کاتێک هەم لە میانەی ئەو ڕێگەەوە کە تێپەڕی دەکەن و دێنێرە و هەم لە هەرێمی کوردستان بەرۆکی ئەو کرێکارانی کۆچبەرە دەگرێتەوە؟ ئەمە وەکو ڕێکخراوی کرێکانی وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری کرێکانی کۆچبەر بەپێوە ئەمارانە کە هەمانە حدودەن تەردۆدی کرێکارانی وا بڵێن تەردۆدی کرێکارانەوە کە ئوترە ئێرانی لێرەوە تەردۆدی کرێکارانی ئێرانی لە ناو هەرێمی کوردستانە حدودەن نزیک بە 25,000 وێت یعنی ئامارێکی میانگینێک حسابکەین حدودەن هەموو مستەمەر 25,000 کرێکاری ئێرانی لە ناو هەرێمی کوردستانە مەشغوڵ بەکارن و ئامارێکی ڕسمیە لەلایەن حکوومەتی هەرێمەوە دراوە دەرەوە لەم ئێرانی یا فقط کرێکاری ئێرانی کە زۆرینیان کرێکارانی کوردی ڕۆژهەڵاتن. ئێمە تقریبا حسابکەین لەو 20,000 کرێکارە کە هاتکن بۆ ئێرە حدودەن ڕەنگە بڵێن 20,000 وا فەرزەکەین کرێکاری کووردە کە پەنای هەڵدووە بۆ ئێرەوە. ئێمە ممکنەکەمان لە مۆردەوەیە کە کرێکاری کۆچبەر مۆردی خودی کرێکاری کۆچبەر قساکەین لەو کرێکاری کۆچبەرە کە پەنای هەڵدووە بۆ ئێرەوە بەشێکی زۆریان بۆ ئەمراری مەعاشی خۆیان پێش هەموو شتێ چونکە ڕێژەی داهات یان ڕێژەی مەسرف و داهاتیان لەگەڵ ڕێژەی مەسرف و داهات لێران فەرقی هەیە. مەسەڵەن چۆن دەرامەت و تۆ لەگەڵ مەسرفی تۆ لێرە لەگەڵ دەرامەتی تۆ و مەسرفی تۆ لێرانە فەرقی هەیە. بەنسبەتانی بێژین دەرامەت سەتی دەرامەت لێرە چنێک لەسەرەوە بێت میزانی مەسرف توش لەم وڵاتە دۆ حەدەد لەسەرترەوەیە. لە ئێرانش عینەن ئەگەر دەرامەت سەتی دەرامەت لە خواتر بێتمانە بڵام میزان مەسرفەکەش بە خەدەرنەکەی خۆی دایم مقایسەکەنەوە یان معیارێکی ئەوە بۆ دەخۆی دابنین. بەڵام لەم معیارەکە داینین بۆی ئەتوانین بڵێن پێش هەموو شتێک کرێکا بێت لە بیرەوە بێت کە بۆ بژیوی خۆی لێرە بتوانێت هینکە چۆن چەند مەسرفی هەیە. یەکەم مەسرفی خۆی وەکو مەسرفێکی ڕۆژانەی خۆی چونکە پارەی هۆتێلە مەسرفی نان و چوزان خواردن و شتێکی خۆی دابینەکات ئەوە بەشێکە. دوومینەکەیشی وەسە داخلەکە میزان کارەکەی تا حەدە بێت کە بتوانێت پەسەندازی کات بۆ خانوادەی خۆی کە لۆدیەوە کۆ مەسرفی دوومە لۆدیەوە بەش مەسرفی تریش کا بۆەوە ئەبێ حەداخلەکەی میزان درامەتەکەی تا ئەو حەدە بێت کە بتوانێت هەم خۆی بژینێت و هەمیش چی بکاتمانە هەمیش ئەوەی کە بتوانێت خانوادەکەی لۆدیەوە این کاتمانە تەعمین کات و پەسەندازێکیشی هەبێت. لە شرایطێکە کرێکاری قارەگێت ناچارێ بۆ بەدەستاوردنی کار پێش هەموو بدوای کار بگەڕێت کە بە دوای کارەگەڕێتمانە حەداکە چەند ڕۆژ بێکارەوێت. ئەو چەند ڕۆژ بێکاری کە دێتە بەرەوە ئەم کرێکارە ناچارەوێتمانە بە هەر قیمەتەیە کارکە بە هەر شێوازێکی شەش کارەکە تاقەت فەرسا بێت کارەکە توزانم کەمەشکەن بێ بە هەر شتێکمانە ئەو کرێکار قەناعەتی پێدێنێت ناچارێت کاری گینێ ناشایە و کارە بکات و بۆیە ئەمە ئەتەنە شرایەتێکی لە حاڵەتی نۆرماڵ لە حاڵەتی نۆرماڵ بێتە دەرەوە کرێکاری کۆچبەر ناچارێت ئەو کارە قبوڵ کاتمانە لە حاڵەتی نۆرماڵ هەدە دەرەوە خودی خاوەنکار ئەتانین بێژین گۆرەترین مانعە لە مەقابڵ خودی کرێکارەوە چونکە ئەحساسەکە ئەو کرێکاری احتیاجی هەیە خودی ساحبکار لە خودی ئەو احتیاجی کرێکاری ئیسفادە ئەکات و ناچارن ئەوینی قیمەتی کار دێتە خوارەوە استثمارێکی شدیدتر دێتە بەرەوە میزانی سەعاتی کار زۆرتر ئەڕێتە سەرەوە ئەمانە ئەتانین هۆکاگە بێت
وەخت وا هەیە کرێکارەکە ناچارێت لەبەرەوە کە چونکە قیمت کارەکە لە سەتێکی خوارەوەیە ناتوانێت هۆتێلەکەمێتەوە لە محیط کارەکەی ئەخەوێت کردنە لە شایەتی بێداشتی تا فراهمان نەشایەتی ئیمەنی لەنای ژیان کاتمانات یعنی ئەوانەی تا موجود نییە و بۆیە شایەتێکی تانی بژین شایەتێکی زۆر سەختە کرێکاری مەهاجر یا کۆچبەر لێرە لەنای ژیانەکەن. بەڵێ هەڕێ نیمە ئامانجی ئێوە لە دامەزاندنی وەها ڕێکخراوێک لە هەرێمی کوردستان چییە و لە چه ڕێگەیەکەوە توانن یارمەتی دەربن بۆ کرێکارانی کۆچبەری کوردستانی ڕۆژهەڵات؟ بەڵێ دەین چۆ لە ئێمە لە هەموو شوێنێکی ئەم دنیاە خودی تەبەخەی کرێکار بۆ گەشتن بە ئامانجەکانی خۆی دەست بە سازماندانی خۆیەوە یعنی ئێمە ئەتانین بژین وەکو شێوازی سیستماتیک لە هەموو شوێنێکی دنیاوە ئەگەر کرێکار کۆچبەر بێ کرێکاری لە وڵاتە سانوی خۆی بێتمانە ئەو لە هەنگاوی هەڵگێت دەست بە سازمانی خۆیەوە ئەوێ خۆی متشەکل کات. شایەتی هژمونی خودی تەبەخەی کرێکار وایە هەوڵدان بوو یەکگرتن و متشەکل بوون یەکێکە لەو خستڵەتە سروشتیانە یا تەبیعیانەی کە خودی کرێکار هەیەتی. کرێکاری ڕێکخراوی کرێکارانی ڕۆشنبیری کە دروست کراوە من بەسمانەوەی نییە کە بتوانین بڵین ئەتوانین ئالتەرناتیڤی بین بۆ ئەوەی کە بتوانین هەموو کێشەکانی خودی چینی کرێکار بۆ یان بڵین کرێکارانی مەهاجر تاین چارەسەرکەین ئەوە نییە. ئێمە ئەتانین ڕاهنمودگرێک بین ئەتانین ڕاهنماگرێک بینمانە چون تەبەخەی کرێکار تا خۆی هەنگاو نەگرێت بۆ دەفع لە مافەکانی خۆیەوە هیچ کەس ناتوانێت دەفاعی لێ بکات هیچ نوێیەکی خارجی ناتوانێت خودی دەفع لە خودی تەبەخەی کرێکار ئیلا تەناشتی کە توانێت کە دەفع لە خودی کرێکار کات خۆیەتی ئەو ڕێکخراوانیش بێتەسیر نین دێ خودی ڕێکخراوی کە دروستوێت لە هەموو شوێنێکی ئەم دنیای ئەگەر ڕێکخراوەکە لە خودی خۆی نەوێت لە نەفسی خۆی نەوێت ئەو ڕێکخراوە ڕێکخراوێکی سەرکەوتوو نییە. مەسڵەن نەمونەت بۆ دێنمەوە من جارێکی تر لە یەکی لەو تەلەڤیزیۆنە مەساحبم کە عینەن ئەومە باشکرا وتووە لە خودی هەرێمی کوردستانە ڕێکخراوی منداڵان هەیە لە جیاتیەوە دەفع لە ڕێکخراوی چەند ساڵ ڕێکخراوە هەیەی بینایی زەخمی هەیەی هەیە لە جیاتی ئەوە کە حداخر ڕێژەی میزانی کاری منداڵ بە هەودێتە خوارەوە بەڵام ئێستاشی هێشتا لە هەرێمی کوردستانە ڕێژەی میزانی کاری منداڵ لە هەموو شوێنتر زیاترە چۆن ڕێکخراوەکە ئەو نییە ڕێکخراوێکی کارتۆ نییە. ڕێکخراوی مافی ژنان هەیە مانە ڕێکخراوی هینی ژنان هەیە ئەنی ڕێکخراوە لە جیاتیەوە ئەمای دەسەتی خۆسوتانن یا کوشتنی ژنان یا توندی نسبەی ژنان بێتە خوارەوە چونکە ڕێکخراوەکە لە نفسی خۆی نیێومانە کارتۆن نییە هیچ مناڵم بێت تاسینەوە تاسی بۆ بڵام تاسیاتی نەبوو کەشێ بواتێ خودی کرێکارانیش هەیە خودی سندیکا موجودە لە هەرێمی کوردستانە سندیکا موجودە بەڵام تەبەخەی کرێکار هێشتا تاین بێژم بە ئامار 1% هێشتا نسبەت بە مەفاکان خۆی ئاشنای نییە. ئەسڵەن بیمەی بێکاری موجود نییە باسی بیمەی بێکاری بۆ کە ڕەنگە شتێکی بەلای سێروەحجی بێ. منم ئەحساسەکەم پێش هەموو شتێک یەکەم ئاگاهیدان خۆی ئاگاهی خودی تەبەخەی کرێکار دووەم ضرورەتی متشەکل بوون یەکی لەو شتانەسەر دەتوانێت مفید بێت و توانێت تەسیرگوزارێکی ئەجیب بێت لە هەر حاڵەتێکە کە بێتە پێشەوە لە ئەحساباتە لە مانگرنەسە تاسیریەکانە ئەتوان تاسیاتی خاصی خۆی بتمانە بۆ دەستکۆتە کرێکاریەکان و مافەکانی خۆیانەوە. خودی کرێکاری مەهاجر کە هین بووە ئێمە حاڵ سێمان کۆ حاڵەیە کاتونی بێت چونکە ئێمە خۆمان خودی و کرێکارە مەهاجرانین کە هەن لێرەکەین ژیانەکەین و کارەکەین وی لە خۆمانەوە دروست کراوە لەناو خۆمانەوە شکڵی کردووە بۆیە بە دەردووە مشکلاتەکان ئاشنایی تەوامان هەیە و چونکە لە خۆیان دروست بوون و لە خۆشمان شکلمان کردووە ئەتوانین ئەزانین مافەکانمان چییە و مافەکانی ئەوان وەکو مافی ئێمە وایە حەقی ئێمە حەقی ئەوان یەکێکە شێوازی مبارزە ئێمە ئەوان یەکێکە. واتە یەکێک لە یارمەتیەکان ئەوەیە کە ئاگایان کەنەوەنیە. بەڵێ من هەو کە بەناوکیشی دیارەمەە ڕێکخراوەکە ڕێکخراوێکی ڕۆشنبیریە ئێمە ئەتوانین لە ئاسگەیەکی جۆجۆ کارمان کردووە بە تایبەتی ڕاهنمودگەرێکمان داوە لە مۆردی کاری یاسایی لێرەوە
حداخلەکەی تا ئەو جێگەی کە ئەمە توانیمانە تا دەرسەدگەری استکاکەرێک کە موجودە لە بینی کرێکاری مەهاجر و کرێکاری دانیشتووی هەرێم هاوڵاتیکی دەرەجەیەکە لێرە سێمانکەوە حداخلەکەەوە ئەو استکاکەی شەکەم بکەینەوە سێمان کردووە تا ئەو حدێکە خودی کرێکاری مەهاجر لە جیاتیەوەی کە پەناوت بە قەراردادێکی وتن فقط ینی بەدەمی سێمان کردووە هەڵ بین بۆ کە حداخلەکەی ئاگیان کردن بۆ کە قەراردادی تۆ بێ قەراردادێکی کەتبی و نەشەفایی بێت کە یەکێک لە مشکلاتی گۆرە کە موجودە خودی کرێکاری مەهاجرێتی لێرە و لەگەڵی هەموو کاتێ دەست و پەنجە لەگەڵی نەرمەکات خواردنی حەق دەسەکەیشێتی چونکە هیچ هینێکی نییە هیچ قەراردادی کەتبی لە نێوانی نییە و خودی خاوەنکار تەن بە ڕاحەتی حەقەکەی بخواتمانە ببێەوە کە مەدرێکی بەر دەست خودی کرێکارەوە کە بتوانێت شکایەتی لێکە ئێمە مشکلاتان زۆر لەمان ڕوبڕمانەوێتەوە و بۆیە ئێمە سێمان کەوت تا ئەو جێگە توانیمانە بڕنگا بوونێسە لەگەڵەوە زۆر جارسن لەگەڵ خودی خاوەنکارە هیمان کردووە تەرەفی قزیەکە بووین سێمان کردووە لەگەڵ یانە قسەکەین بۆ دانی حەقدەست و جودا مشکلاتەکە دەبێرەوە زۆر جایش هەیە خاوەنکار خودی کرێکاری خودی مەهاجرە مثلا من ناوم یەک لە کۆمپانیاگەیەکە موجود بوو خودی خاوەنکارەکە یا مەقاوڵ یا پەیمانکارەکە کە ئەسڵاتانی بڵێن خودی خەڵکی ڕۆژهەڵات بوو حەقەکەینە نزیکی هەفتا کرێکا بوون نۆن پەنایان بۆی مە هاوڕمێنە ئمە ڕاستەخۆ چوین ناو مۆزوعەکەەوە حتا نزیکە چەند ڕۆژمان گرتنیان کرد سەر کۆتوانێش هاتنە دەرەوە واتوانیان دەستەکانیان وە بگرنەوە چونکە زاتن لەگەڵ خۆی مشکڵەکە لەگەڵ خۆی بوو و لەگەڵ ڕوبڕووی مستەقیمەن ڕوبڕووی یەخی خۆی بووە مستەقیمەنیش هاتە مەیدان دفاعی لە مافەکان خۆی کرد ئەگەر سندیکاشنەوەدا ڕەنگە هین نەبواتە بەڵام ئەمە توانیم حداخەر ڕنمونگەیەکیان پێ بن بۆ ئەو نوع مبارزەیە لە زۆر شوێنگرترەوە ئەسڵ توانیمانە ڕنمونگە بین و سەرکەوتوو بین لە شوێنگەیەکی تریش وا هەیە ئەسڵ خودی کرێکار لە توانای ئێمە نامێنێ ڕێتەوە حاڵەتی یاسایی یا قانونیەوە مەسەڵەن ڕێتەوە حاڵەتەوە ئێمە کومەکمان وەک گرتووە مەسەڵەن لە سندیکاوە یان لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستانەوە ئەوان زۆر جێ دەستکۆشیش ئەوان زۆر یامەتی ئێمەیان داوە زۆر هینیان کردووە یامەتی کرێکارانی کوردی ڕۆژهەڵاتیان داوە کە لێرە بوونمانە ئەوەش بەش بە هەڵی خۆیان بێتاسی نەبوون توانیان یامەتیمان بن بەڵام ئەمە تا ئەو جێگە توانیمان سێمان کردووەش حاڵەتی گەمە حاڵەتێکی ئاگاگرانە بێت ڕێکخراوی ڕۆشنبیری کرێکارانی کۆچبەر بە فەرمی ناسراوە لە هەرێمی کوردستان و هەروە ئەو مەرجانەی بوو ئەندامبوون لەو ڕێکخراوە کامانە ئێمە توانیمانە لە تەرێکی فەرمانگای ناحکومیەکانەوە قانونی بوونەوە و مۆڵەتی یاساییمان وەرگرتووە ئەتر تاوەحدەژنەوە ئەمە لەو مۆڵەتی یاساییەتانی ئیسفادە بکەین و بە شێوازێکی یاسایی توانین لە ناو خاکی هەرێمی کوردستانە کار بکەین مجاڵی کارکردنیان درراوە بەڵام بۆ ئەوەی کە چۆن ئەتوانین کار بکەینمانە من پێم وایە ئەوە ئەمێنێتەوە بۆی کە ئەمە تا چه ڕادێک ئەتوانین دۆڕنقشمان هەبێت و تاسیرمان بێت لەسەر خودی کرێکارانی کۆچبەرەوە بەڵێ جایگای ڕێکخراوەکەتان لە هەرێمی کوردستان لەکوێدایە و پەیوەندیتان لەگەڵ باقی ڕێکخراوە کرێکاریەکان و هەروەها ئەو ڕێکخراوە و دامەزراوە سربەخوانەی لە ناوەوەی واتە کوردستانی ڕۆژهەڵات چۆنە ئایا هەر پەیوەندیتان هەیە لەگەڵ یەک ئەمە توانین دەین چۆن شارێ بەوەکەین بۆ مەجێ شاری بکەن خودی لێرە سندیکا موجودە لە هەرێمی کوردستانە لە هەموو شارەکانە لەقی هەیە ڕێکخراوی کرێکانی بیناسازیش هەیە چونکە زۆری نێو کرێکارانە کە دێن بۆ وەرە کرێکارانی بیناسازین ئەوانش موجودن ئێمە لەگەڵ ڕێکخراوی کرێکانی بیناسازی لە کوردستانە لەگەڵ هاواهەنگین ئینمان هەیە پەیوەندیمان هەیە لەگەڵ سندیکاوە ئەمانە ڕێکخراوگەیەکی مەدەنیشن لەگەڵیانە کە لێرە موجودن لەگەڵ ئەوانشە پەیوەندیمان هەیە پەیوەندیەکانیشمان مستەمەر هەر ئەدامێ هەیە بەڵام لەگەڵ خودی
ئەو ڕێکخراوانەی کە لە ڕۆژهەڵاتە موجودن مثلەن ئەتوانین بڵێن کومیتەی هەماهەنگی برایە جاتە شقلهای کارگەری هەیە ئێمە هیچ پەیوەندیکمان لەگەڵان بەقا نەکردو کەمکاری خۆتان بووە یا نەخێر نەخێر کەمکاری لەلایەن ئێمە نەبووە داخوازیەکانی ئێمە داخوازینەوە کە ئەوان بتوان دەفاعلەکەن منە بە ئاشکرا هاتنێسە پێشەوە هاتنێسە مەیدانەوە وە شوعارمان هەڵ کردووە مثلا لە یەکی ئەیارە ئێمە ئەمساڵ عەلەنی بووینەوە وەکو ڕێکخراوێکی سەربەخۆ هاتنە پێشەوە لەگەڵ خودی ڕێکخراوی کرێکانی بیناسازی ئاهەنگمان ڕێوڕسمێکمان ساز کە بۆ ڕۆژی یەکی ئەیارەوە یعنی ئاشکرامە هەموو شتێکمان باس کردووە بەڵام ئەوان هەتا ئێستا هیچ بێدەنگ بوون بە زۆرەتیش نادەم ئەوان چۆن ئەتوانن یامەتیان ببین ئەو وەکو ڕێکخراوێکی NGO مش وەکو ڕێکخراوێکی NGO لەم دیەوە بەڵام هەتا ئێستا نەمانتوانیوە مەسەڵەن ئەو نوعی پەیوەندیە بە خراکردمانە نەدەم بژین متەسفانە یان خۆشبەخت ئەوانیش فعالیەتیان هەست بەڵام بە حکمیەوەی کە لەو سیستمی وڵاتە ژین و خوتانزانە و سەرکوتە شەدیدەی کە بوونی هەیە دیارە شاید بەو فراوانیە کە ئێوە ساڵ بۆنەکان بەڕێوە ئەوەن وە فعالیەتان بەربڵاوە شاید لەو ئاستا نەبێ بەڵام لە ئاستی خۆیانە و بۆ بە حکمی ئەو سەرکوتە شەدیدەکە هەیەی هەر فعالیەتیان هەیە ئەوە داخوازیەکانی ئێمە داخوازیێکی سرفن سنفیە بەڵێ ڕێکخراوی ڕۆشنبیری ئامانجەکەیەک لە ئامانجەکانی وەسا ڕێکخراوی ئێمە ڕێکخراوێکی سرفن سنفیە و دەفا ڕاستەوخۆ لە خودی کرێکاری مهاجرەکەین ئەمە نەزانم لەگەڵ ساختاری ئەو ڕێکخراوەکان کە لە ڕۆژهەڵاتن لەگەڵ ساختاری ئەوان دێتەوە یان نایەتەوە منەوە نازانم بەڵام ئەو نەزانم ئێمە بە هەر جۆرێک کەسمانە هەر کەس بێت بیەوێت دەفا لە ئێمە بکاتمانە ئەمش ئەو ئاهەنگی وێن لەگەڵەوە پشتیوانیشی لەکەین بۆ مەرجەکە ئێمە استقلالی خۆمان بە هیچ جۆری لە دەست نەکەین سەربەخۆی خۆمان بپارێزین بۆ شوعارەکانی خۆشمان بازین بەڵام ڕێکخراویمە کامڵەن سنفیە و فەقەت دەفا لە خواستگەی سنفیمان نەکات هیچ ئامانجی سیاسیش لە پشتیەوە نییە ڕەنگە ڕێکخراوگەیەک وجودیان هەیە مەسەڵەن بیانەوێت لە قاڵبی ئەوە خواستگە سیاسی خۆیان مەترحکردن یانکردنمانات ئێمە لێرە فەقەت سەرفەن خواستەکانمان خواستێکی سنفیە بڵێ وەک دوایین پرسیار هاتننی گروهێکی تەرۆریستی بە ناو دەوڵەتی ئیسلامی داعش لە وڵاتی عێراق و هەروەها ئەم دوایانە کە هێرشی بردەسەر بەشێکی کوردستانی باشوور و ئەو دۆخەی کە بەوجود هات کە ئێستا چە تەئسیر و کاریگەریکی بووە لەسەر حاڵ و گوزەرانی کرێکارانی بەگشتی کوردستانی باشوور و تایبەتەن کرێکارانی کۆچبەری کوردستانی ڕۆژهەڵات من لە ئەوڵ بەنامەکەوە ڕامگەیانوتم ئەگەر شەڕ دێتە پێشەوە لە هەر شوێنەکە ئەوەن قشتێک ئاسیب پەزیرە تەبەقەی کرێکارە چۆن قشکی مەحرومە بێ سەرمایەیە بەژووی ژیانی بەسات و بە ژیانی کاری ڕۆژانەکەیەوە وا بڵێ ئێستا هەرێمی کوردستان وەکو هەموو شوێنێکم دونا کاتێککە تووشی کێشەیەک یا شەڕێکی دێتمانە تەبەن ئەوڵ چینێکە ئەسی ببینێت چینی کرێکارە ئێمڕۆژە بازاڕی هەرێمی کوردستان لە ناو خودی کرێکانە بازارێکی مردووە و بەسەراحەتەوەتانی بڵێن بازارێکی مردووە و ئێستا قوربانی ئەم شەڕە خودی کرێکارە لێرەیە ئێستا تۆ بووە قیاسێکی ترەوە ئەگەر بۆ کرێکاری هاوڵاتی وابێت ئەخۆ من بۆ کرێکارێکی کۆچبێت هاوڵاتێکی دەرج دووە لە وڵاتە چۆنەتانە بێتمان واردەکە ڕێ چاستێکەوە کە بازارێکی مردووە بۆ خودی کرێکاری هاوڵاتی کار موجود نییە بۆ کرێکاری سانەوی چۆنەتوانێت کار موجود بێت لە سلێمانی مانی کار موجودە لا مزگری گۆرە گۆرە بۆ سێر کۆمانە بەیانیان بە سەدان دانە کرێکارێ بینی بەشی زۆرشی کرێکارانی مەهاجرن بەڵام بڕوان پێکە هەیە بە دەڕۆژ کاری نەکردووە من دوو ڕۆسی ڕۆژ لە پێش لەنایان بووم قسەم کرد لەگەڵیانە لەگەڵ مەجموعەکانەوە قسەم کرد لەسەر وەزیتەکەیانە پرۆژەکان ڕاگیراون وانە زۆر بە پرۆژەکان ڕاگیراون
ئەمێنێتە سەر هینی بیناسازی خەڵکیش پارێستەکان ناکات بۆ دروستکردنی بیناکەی بۆ یەکرێکان ناوەتە سەر بیناکەی کاری بۆ بکە پارە خرج ناکات نەوێ لەم حاڵی شەڕە پارە خرج کاتمانە کە نوێ پارە خرج کاتمانە کرێکاری هەرێوار لە ژیان خۆی ئەمێنێتەوە ئەم نوع ئەبازارە کە دێتە بەرەوە تاسیری بۆ لەسەر زۆر شکردریشەوە تەنها خودی هین نبووە خودی کرەکە نەبووە خودی کاسبکارگەیە کە موجودمانە زۆربەی ئەوانیش تاس فشارقایان کردووە ئەم نوعی بازاڕێتە هین بێت بەڵام سەختترین شراتەکە دێتە سەر خودی کرێکای مەهاجرەوە کرێکای مەهاجر زۆربیان نیسە من تاوجێگە بزانم بەشکی زۆریان ئەگەڕێنەوە بڕنەوە وڵاتەکەی خۆیانەوە لێرەنان لەم بێکاریە لەم قەیرانە کاتت بە شاید بێژەم ڕێژەی مانەوەیان لە ناو هەرێمی کوردستانە کەمی کوردێتەوە. بەڵە زۆر سپاس هاوڕێنیما بەنی بەشەر ئەندامی دەستەی بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیری کرێکارانی کۆچبەر سپاس بەوەی کە لەم بەرنامەیە ئێمە بەشداریتان کرد و داوەتی ئێمەتان قبول کرد. سپاسی ئەوکەم سپاسی بڕبیانی ئەم بەرنامە دەچن دەرکارەکانی. بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەشمان. هیوادارم کە ئەو تێبینیانە و تۆزەحاتانەی کە لەلایەن ئێمە و هەروەها میوانی بەڕێزی بەرنامە ئاراستەی ئێوەی ئازیزان کرا مستەمە سەمەر بووێت تا دیدارێکی دیکە و بەرنمەیەکی دیکەی کرێکار ماڵەوە.